زیاتر لە 4 ڕۆژە بە بڕیاری وەزیری ناوخۆی عێراق بەڕێوەبەری پۆلیسی داخۆک لە بەغداد دەست بەسەر کراوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی بێگەڕانەوە بۆ وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری دەستگای هەواڵگری دەستگیر کردو و ڕەوانەی دادگای کردووە. دەستگیرکردنی بەڕێوەبەری دەستگای هەواڵگری دوای ئەوە هات کە لەلایەن پارێزگاری کەرکووکەوە بە تۆمەتی دەرکردنی بڕیاری کوشتنی گەنجێکی کورد لە شاری کەرکووک لە کارەکەی دوورخرایە و بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرکرا. باهۆی بڕارەکەی پارێزگاری کەرکووکەوە بەڕێوەبەری دەستگای هەواڵگری هەڵهات بۆ بەغدا و لە ڕێگەدا لەلایەن عەمید کاوەغەری بەڕێوەبەری پۆلیسی داقووقەوە دەستگیر کرا. لە پەیوەندی دووەما کە لەگەڵ قسەم کردووە بەڵێ لە زیندانە کە لە زیندانی سەربازیە کە لەوانە چەندین ئەفسەری سەربازی تر لەوانە دەست بەسەرن لەوانە هەر لە سەرتا لەگەڵ ڕۆیشتنی بۆ بەغدا عەمید کاوەغەریب لەگەڵ ڕۆیشتنی بۆ بەغدا لۆکۆڵینەوە دەستی پێ کرد و بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک کاک لیوا جەمال ئاگادارە لەناو لێکۆڵینەکانە هیچ شتێکی واش دەرنەچۆیەوە کەوا دەست بەسەرگرتنی باوکم بچەسپێنێ بەسەریە بەڵام ئەمات وەکو وتم لە چوارچێوەی تایفی و لە چوارچێوەی تایفی زیاتر هیچ شتێکی تر نییە. بە پێی زانیاریەکانی نارتی بەڕێوەبەری پۆلیسی داخوق لێکۆڵینەوەی لەگەڵ کراوە و لە 2 ڕۆژ یەکەمیشدا بەکارهێنانی موبایلی لێ قەدەغە کراوە. بەڵام پاش فشاری لیژنەی ئەمنی کەرکووک بۆ ئازادکردنی ڕێگەیان داوە بە تەلەفۆن لەگەڵ کوڕەکەیدا قسە بکات. پارێزگاری کەرکووکیش ڕایگەیاند ڕۆژی سێشەممە کاوەغەری بەڕێوەبەری پۆلیسی داخوق ئازاد دەکرێت. کاوە سێشەممە دێتەوە و کاوەش قارەمانە ئاخر ئەو کارەی کە وەزیر کردوێتی بەڕاستی جێگای سەرنجە وەزیر زۆر ئەزانێ کاوە ئەمری تەنفیز کردووە ئەمرەکانیش لە سەرۆکی لیژنەی ئەمنیەوە دەرچووە جا کاوەش دێتەوە و کاوەش برای خۆشەویستمانە و کاوەش ئەفسەرێکی ئازایە و ئەزانن لە داخۆ چەند کار ئەکات و چەند بەباشیکاری. بەر لە دەستبەسەرکردنی بەڕێوەبەری پۆلیسی داخوق لەلایەن وەزیری ناوخۆی عێراقەوە هەریەک لە بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووک و جێگرەکەی بۆ لێپرسینەوە بانگێشتی بەغدا کران. هەموو هەوڵێکی وەزیری ناوخۆش بۆ دەربازکردنی بەڕێوەبەری دەستگای هەواڵگریە کە تۆمەتبار کراوە بە کوشتنی گەنجێکی کوردی شاری کەرکووک.